دوای نزیکی 45-50 ساڵ بۆ دایکی گریا دەستی کرد بە گریان ئەفەرمی ئێمەش هەموومان دەستمان کرد بە گریان کەواتە ئەو کەسێک کە ئازیز و خۆشەویستی تۆیە ئەو کەسێک کە خۆشتەوێ کەسی تۆیە ڕۆژێک دێت بە دڵنیاییەوە بیری دەکەیت بەناوی هێنانی زۆر جا دەستەکەی بە گریان ئەو تا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوای ئەوەندە ساڵ چەند جار کەس و کاری خۆمان دانیشتوینە لە مەجلیسێکە ئاخر مەجلیسمان بووە یا ئەوان ئێمە نابیننەوە ڕۆژێک دێت یا ئێمە ئەوان نابینینەوە فڵان کەس دوێنێ شۆبەیەکۆ بووین وەڵا ئێستا مردووە ڕۆژێک دێت بۆ ئاخر جار باوکت ئەبینی یا باوکت تۆ ئەبینێ یا دایکت ئەبینی یا دایکت تۆ ئەبینێ ڕۆژێک دێت بۆ ئاخر جار براکەی خۆت ئەبینی یا ئەو تۆ ئەبینێ مناڵەکەی خۆت خێزانەکەی خۆت هەموو کەسێکت بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جوبرائیل پێی فەرموو سەلامی خوای لەسەر بێ کێت خۆشەوێ خۆشت بوێ ڕۆژێکە بێ لی جێ ئەبیتەوە یا ئەوت لە تۆ جێ ئەبێتەوە کەواتە بزانە ڕۆژێک دێت کۆتابینینمان دەبێت لەگەڵ کەس و کاری خۆماندا بەڵام تەماشا ئەکەین شەوی پێشوو لەگەڵ کەس و کاری و ئازیزەکانی خۆمانە دانیشتە بووین قسەی خۆش دەمە تەقێ پێکەنین بەڵام شەوی دوایی گریان و خەمباری و خەم و خەفەت نەمان بینی گشتمان شەوی پێشوو لەگەڵ باوکمان نابووین لەگەڵ دایک و برا و کەس و کارمان نابووین خوشکەکەم لەگەڵ مێردەکەیا بوو مێردەکە لەگەڵ خێزانەکەیا بوو لەگەڵ منداڵەکانیا بوو خۆشی و شادی نان خواردن و قسەی خۆش شەوی دوایش گریان و شیوەن و خەمباری و بێتاقەتی و کزیماتی کەواتە ئەو ڕۆژە لە پێشمانە ڕۆژێک دێت کۆتا دانیشتنی ئێمە دەبێت لەگەڵ کەس و کارماندا کەواتە خۆمان بۆ ئەو ڕۆژە ئامادەکەین خۆشەویستی خوا فەرمی صلی الله علیه وسلم عاقڵترین کەس ئەو کەسەیە خۆی بۆ دوای مردن ئامادەکات بە دڵنیاییەوە ئەمانی کە باسی دەکەم گومانی تێدایە هیچ کەسێکی کافر و مسلمانش گومانی لەمەدا نییە هەمووی دێت بەخوا ڕۆژێک دێت خۆشەویستان ئازیزەکان و خۆشەویستەکانی خۆمان لەدەست ئەدەین و زۆریش بیریان دەکەین تەماشاکەن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نزیکی دوای 50 ساڵ 45 بۆ 50 ساڵ ئەگەر زیاتریش نەبوو بێ هات سەردانی قەبری دایکی کرد لە حەدیث صحیح مسلم دەهاتوو ئیمامی ئەبوو هورەیرە ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سەردانی گۆڕەکەی دایکی کرد کە لە 6 ساڵیە بەجێ هێڵا منداڵ بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوای نزیکی 45-50 ساڵ بۆ دایکی گریا دەستی کرد بە گریان ئەفەرمی ئێمەش هەموومان دەستمان کرد بە گریان کەواتە ئەو کەسێک کە ئازیز و خۆشەویستی تۆیە ئەو کەسێک کە خۆشتەوێ کەسی تۆیە ڕۆژێک دێت بە دڵنیاییەوە بیری دەکەیت بەناوی هێنانی زۆر جا دەستەکەی بە گریان ئەو تا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوای ئەوەندە ساڵ کاتی ئەچێ سەر قەبرەکەی دایکی ئەگری بۆی ئەگری کەواتە ئەبێ ئەو ڕۆژەمان لەبیر بێت خۆشەویستان بەخوا شەوێک ڕۆژێک دێ بە سەرماندا